بێڕێزیەکانی ئەم دوایەی فەڕەنسا بەرامبەر بە ئیسلام و پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ناڕەزایەتی فراوانی موسڵمانانی لێکەوتەوە و بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەو کارە نامرۆڤانەی فەڕەنسا دەکەن. هاوڵاتیانی خەزای سۆرانیش پشتگیری خۆیان بۆ ئیسلام و پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دووپات دەکەنەوە و دژی ئەو کارەی فەڕەنسا دەوەستنەوە ئیدانەی هەر کەسێکیش دەکەن کە لە ناوەخۆی کوردستان پشتگیری فەڕەنسا بکات. بەداکو باوە بەنەفسەوە بەڕۆحەوە بە قوربانی ئەو پێغەمبەرەی بم صلی الله عليه وسلم ئەو کەسانەی کە چوینە پەرلەمانی کۆنسۆڵخانەی فەڕەنسا ئەمن بە هیچ بەنوێنەری خۆیان نەزانم و ڕسواشیانەکەم بەناوی بسڵمان ئەوێوە بسن دە ئەندام پەرلەمان بسن برێنە فەڕەنسا ئەمە پاڵپشتی دوو دەکەین دژایەتی محەممەد المستەفا ئەکەین صلی الله عليه وسلم بەڕاستی ئەوانە خوای گەورە ڕوڕەشی دنیا و قیامەتیانەکە. داوام وایە ئەوانەی کە بێڕێزی بە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەکەن بە خۆیاندا بستنەوە و هەڵوێست وەربگرن لە بەرامبەریان لە ناو خۆشماندا ئەوانەی کە پاڵپشتی دەکەن حەقوایە ئەوانە تەوبە بکەن و بە خۆیاندا بستنەوە جیاواز لە ڕێی خەڵکی خۆیان کە شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم و بەدەنگی ئەو شوێنکەوتانەش چوونەتە پەرلەمان و بەدەنگی ئەو شوێنکەوتانە کە موسڵمانانن چوونەتە شوێنێکەوە بتوانن قرار بەدەست بن و قسە بکەن. داوا لەو ئەندام پەرلەمانانش دەکەم کە بەناوی کوردەوە بەناوی کوردستانەوە دەچن پشتیوانی لە کۆنسۆڵخانەی فەڕەنسا دەکەن با بەناوی مەقسە دەکەن ئەمە دژی ئەو سوگەوتەی پەرلەمانتارانین بە هیچ شێوازێک رازی نابین. هاوکات مامۆستایانی ئاینی خەزای سۆرانیش ئیدانەی ئەو کارەی فەڕەنسا دەکەن و دووپاتی ئەوە دەکەنەوە کە موسڵمانان دەبێت پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئیسلامیان لە هەموو شتێک خۆشتر بوێت و دژی هەر کەسێک بوەستنەوە کە دژی ئیسلام و پێغەمبەر بێت درودی خوای لەسەر بێت ڕاشی دەگەێنن ئەو پەرلەمانتارانەی پشتگیری فەڕەنسایان کرد دژی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ئێمە بێبەرین و مافی ئەوەیان نییە بە ناوی کوردی موسڵمان پشتگیری فەڕەنسا بکەن. دەبێ محەممەدمان لە خۆمان لە ماڵ و منداڵمان لە قەسر و قسوورمان لە سەروەت و سامانمان لە سەرۆکەکانمان لە خاکمان لە نیشتیمانمان لە پەرلەمانمان لە خێزانەکانمان لە ماڵ و منداڵمان لە هەموو شتێکەوە زیاتر خۆشمان بووێ. ئەگەر ئەوەت هەبێ تۆ ئیمانداری حەشرت لەگەڵ محەممەد المستەفا دەکرێ. کەسێک لە فەیسبووکی خۆی، کەسێک لە پەیجی خۆی، کەسێک لە ڕاگەیاندنی خۆی بروسکەی پیرۆزبایی بنێری بە بۆنەی لەدایکبوونی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام چەند سعاتێک پاش ئەوەش چەند ئەندام پەرلەمانێک بدێ دووخۆ بچێ لای قۆنسۆڵخانەی ئەو وڵاتەی کە گاڵتە و فشە و ئیستیهزا و سوکایەتی بە محەممەد المستەفا کردیە عەلەیهی سەڵات وەسەلام. بە ناوی خۆت شتێکی ئاساییە، بەڵام بۆت نییە بە ناوی من بڵێ ئێمە وەکو کورد هەمومان پاڵپشتی تۆین کە گەمە و گاڵتە بە محەممەد المستەفا دەکەی. من پاڵپشتی تۆ نیم، ئەوەی پاڵپشتی ئەویشە ڕۆژی قیامەت حەشری لەگەڵ ئەو دەکرێت. لەگەڵ هاتنی ئیسلام بۆ کوردستان باوەشی بۆ ئەو پەیامە پیرۆزە کردوتەوە و بە ڕوح و گیان سەرخەری ئیسلام بوونە و خاوەنی سەرکردا سەلاحەدینی ئەیوبی بووە کە سەرکردایەتی هەموو جیهانی ئیسلامی کردووە. لە 100 ساڵی ڕابردووە بەرامبەر بە گەلی کوردستان ئەوەی ئێستا بەشێک لە پەرلەمانتەر و ئالمانیەکان لە پشتگیری فەڕەنسا دەیکەن بێ ئەوەی ئاگایان لە مێژوو بێت قسە و لێدوان دەدەن و دەڵێن فەڕەنسا 100 ساڵە هاوکاری گەلی کووردە بێ ئاگالەوەی لە 100 ساڵی ڕابردوو پەیماننامەی سایکس-بیکۆ واژۆکرا و لە سەردەستی فەڕەنسا کوردستان کرایە 4 پارچە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.